فەرمێ ئەبوو هورەیرە فەرموویەتی هەر کەسێ بە منداڵێک یاخود بە منداڵی خۆی بڵێ ها باو شتت بەمێ بەڵام کە منداڵەکە هات نەیداتێ بۆ نمونە بیگرێ و ماچێکی کا بەس لەبەرەوە بێ فەرمێ لای ئەڵڵا جەلە جەلالوهو لەسەر یەنووسێ بە درۆیەک جا ئەگەر ڕۆژی تۆ 10 جارەوە بە مناڵەکەت بڵێ 10 درۆت لای ئەڵڵا بۆ نووسراوە 100 جار بیڵێ 100 درۆت لای ئەڵڵا بۆ نووسراوە خۆ گەرە مناڵە گەورە ببێ و دوایی ئاوا بە خەڵک بکاتەوە وەکو تۆ درۆ بکە بڵێ باوکم درۆی لەگەڵ من کردووە قەیچێکە با بیکەم هەموو درۆکانی ئەمیشی بۆ نووسرێ طبعا ئەم ئەثەرەی ئەبوو هورەیرە بە فەرمودەش هەیە کە رسول الله صلى الله عليه وسلم ئافرەتێکە بینێ منداڵێک بانکاڵێ وەرە بە خورمایەکت بەمێ منداڵەکە نایە رسول الله صلى الله عليه وسلم پێ فەرمێ ئەگەر بهاتە خورمات پێ بوو بیدەیتێ فەرمێ بەڵێ لە ڕیوایەتێکی فەرمێ منداڵەکە هات و خورماکەی دایە فەرمی ئەگەر خورماکەت نەدایەتێ هەر بۆی بیگریتە باوەش بانگی کردایە درۆیەکت لەسەر نووسرا بە هۆی نەدانی و خورمایە کە تۆ بانگ کرد بۆ شتێک و شتێکت نەدایە زۆر بێ و باکانە ئەگرێتەوە کە ینی بەڵێنە بە کوڕەکەی ئەڵێ ئەوەت بۆ کە مەگەرەوە بکەی بە کچەکەی ئەڵێ ئەوەت بۆ کە مەگەرەوە بکەی یا ئەگەر دەرچی یا ئەگەرەوە کەچ دوای بۆی ناکاوە ئەیگرێتەوە